بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان وەفدی هاوبەشی کۆمەڵی ئیسلامی و زودنەوەی گۆڕان و هاوپەیمانی بۆ دێموکراسی و دادپەروەری لەگەڵ سێ سەرۆکایەتەکەی عێراق و سەرۆکی ڕەوتی حکمەی نیشتیمانی کۆبوونەوە. عەبادی لە کۆبوونەوەکەدا لەگەڵ وەفدی سێلایەنەکە بەڵێنیدا موچەی سەرجەم فەرمانبەرانی هەرێمی کوردستان خەرج بکات. بە میوانداری بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ و ئەندامی وەفدی هاوبەشی کۆمەڵ و گۆڕان و هاوپەیمانی تاوتویەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. وەفدی هاوبەشی کۆمەڵ و گۆڕان و هاوپەیمانی لەگەڵ سێ سەرۆکایەتەکەی عێراق و سەرۆکی ڕەوتی حکمەی نیشتیمانی کۆبوونەوە. لە یەکەم وێزگەی سەردانەکەیدا بۆ بەغداد وەفدی هاوبەشی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری لەگەڵ حەیدەر عەبادی سەرۆک وەزیرانی عێراق کۆبوونەوە. لە ڕاگەیاندراوێکیشدا کۆمەڵ و گۆڕان و هاوپەیمانی سەبارەت بە ناوەڕۆکی کۆبوونەوەکەیان لەگەڵ عەبادی ڕایانگەیاند. لە کۆبوونەوەکەدا باسییان لە پاراستنی دەستکەوتەکانی خەڵکی کوردستان و چوارچێوەی یاسایی هەرێم کردووە لەگەڵ چەسپاندنی شەڕاکەتی ڕاستەقینە لە ناوەندی بڕیاری سیاسی و دۆزینەوەی چارەسەرێکی ڕیشەی بۆ تەواوی کێشەکان لە ڕێی ئەنجامدانی گفتوگۆ لەسەر بنەمای دەستوری عێراق. تەوەرێکی دیکەی کۆبوونەوەی نێوان وەفدی سێلایەنەکە و عەبادی تاوتوێکردنی پرسی بوجە و موچەی فەرمانبەران و پێشمەرگە بوو. وەفدەکە داوان لە عەبادی کرد وەک بەشێکی گرنگ لە ئەرک و بەرپرسیارەکانی بەرامبەر بە هاوڵاتیانی هەرێم سنوورێک بۆ نەهامەتیەکانی خەڵک دابنێت و پەڕەیەکی نوێ لە پەیوەندی سیاسی هەڵبداتەوە کە چەسپاندنی بنەماکانی هاوڵاتی بوون و دادی کۆمەڵایەتی ناونیشانی سەرەکی بێت. لە بەرامبەریشدا حەیدەر عەبادی سەرۆک وەزیرانی عێراق بەڵێنی بە وەفدەکەدا دوای وردبینیکردن موچەی سەرجەم فەرمانبەرانی هەرێم خەرج بکات. تەوەرێکی دیکەی کۆبوونەوەی عەبادی وەفدی سێلایەنەکە تاوتوێکردنی دۆخی ناوچە دابڕێنراوەکان بوو. لەبارەی دۆخی ناوچە کوردستانیە دابڕێنراوەکانیش وەفدی سێلایەنەکە داوان لە عەبادی کرپەلە بکرێت لە چارەسەرکردنی کێشەی کەرکووک و خورمات و گەڕانەوەی ئاوارەکان و ڕاگررتنی هەر هەوڵێک بۆ گۆڕینی دیموگرافیای ئەو ناوچانە. لە بەرامبەردا حەیدەر عەبادی باڵێنیدا ناوچە جێناکۆکەکان بە هاوبەشی لە نێوان هەرێم و بەغدا بەڕێوە ببرێن. لەلایەکی دیکەوە نووسینگەی حەیدەر عەبادی سەرۆک وەزیرانی عێراق بڵاوی کردەوە لە کۆبوونەوەی لەگەڵ سێلایەنەکە عەبادی دڵنیایی داوە لە خەرجکردنی موچەی سەرجەم فەرمانبەرانی هەرێم دوای وردبینیکردن. دوای کۆبوونەوەیان لەگەڵ حەیدەر عەبادی وەفدی هاوبەشی کۆمەڵ و گۆڕان و هاوپەیمانی لەگەڵ سەلیم جبوری سەرۆکی پەرلەمانی عێراق و دکتۆر فواد معسووم سەرۆک کۆماری عێراق و عەمار حەکیم سەرۆکی ڕەوتی حکمەی نیشتیمانی کۆبوونەوە. وەفدی هاوبەشی کۆمەڵ و گۆڕان و هاوپەیمانی لە کۆبوونەوەکانیاندا لەگەڵ سەرۆک کۆماری عێراق و سەرۆکی پەرلەمان و سەرۆکی ڕەوتی حکمەی نیشتیمانی جەختیان لە چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغداد بە تایبەت موچەی فەرمانبەران کردەوە. وا بڕیارە وەفدە هاوبەشەکە لە ڕۆژی هەینیدا درێژە بە کۆبوونەوەکانیان بدەن لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکانی عێراق. هاوڵاتیانی هەرێم بە گرنگیەوە دەڕوانە سەردانەکەی وەفدی هاوبەشی کۆمەڵ و گۆڕان و هاوپەیمانی و بە دەواازەیەک بۆ ئاسایکردنەوەی پەیوەندیەکانی هەرێم و بەغدای دەبینن. چاوەڕوانیش دەکرێت وەفدی هاوبەشی کۆمەڵ و گۆڕان و هاوپەیمانی دوای ئەنجامدانی دانیشتن لەگەڵ حزب و سێ سەرۆکایەتەکەی عێراق لاپەڕێکی نوێ لە نێوان هەرێم و بەغدا هەڵبدرێتەوە زەمینە خۆش بکرێت بۆ دەستپێکردنی دانوستانێکی ڕاستەقینە لە نێوان هەرێم و بەغداد. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. مامۆستا ئەحمەد زۆر سوپاس بۆ بەڕێزتان کە لە بەغدادەوە لەگەڵمانی سەرڕایەوەی کە ماندوو بوون. زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتالەوە دەست پێ بکەین ئامانجی کۆبوونەوەتان لەگەڵ سێ سەرۆکایەتەکەی عێراق و سەرۆکی ڕەوتی حکمەی نیشتیمانی چیەوە ئەم دیدار و کۆبوونەوانە سوودێکی بۆ خەڵکی کوردستان هەیە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس بۆ ئێوە، سوپاس بۆ بینەرانتان لە هەر شوێن. ئەم وەفدە لە ئەنجام بەشێکە لە هەوڵەکانی سەرجەم هێز و لایەنە سیاسیەکان چ بە حکوومەتی هەرێم و چ بە هێز ناو حکوومەت ماونەتەوە یاخود ئەو هێزانەی لە دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستانن. بە هەمومان هەوڵ دەدەین لە پێناو دەسەبەرکردنی مافی خەڵکی کوردستان لە چوارچێوەی دەستوری عێراقدا دەسەبەر بکەین. ئەم سەردانە بەشێکە لە هەوڵەکانی هەر سێلایەنی سیاسی
زوتنەوەی گۆڕان هاوپەیمانی لەگەڵ کۆمەڵی ئیسلامی. سەردانەکەمان بە دەستپێک لە بەر ئەوەی کاری گرنگ و بڕیارەکان لە دەست ئەنجومەنی وەزیراندایە و بە تایبەتی دەسەڵاتی تەنفیزی هەموو یاساکان و جێبەجێکردنەکان لە ئەستۆی ئەودایە، بۆیە هەڵبژاردنەکەمان سەرەتا لە ئەنجومەنی وەزیرانەوە دەستی پێکرد و لە لایەن خودی بەڕێز دکتۆر عەبادیەوە. ئەو بابەتانەی ئەو مەسیجەی کە بە ئێمە بوو، ئەوەی کە ئەمانویست بە ناوی خەڵکی کوردستانەوە لانی کەم بە لاوی جەماوەرێک کە داخوازیەکی هەیە لەوەی بگەیەنرێتە بەغدا، بە بەڕێز دکتۆر عەبادیمان وت کە ئێمە پێویستمان بەوە هەیە وەک خەڵکی کوردستان لاپەڕەیەکی نوێ هەڵدەینەوە و لە ئێستادا زەڕورترین کار کە بۆ خەڵکی کوردستان جێبەجێ بکرێ بریتیە لە شایستە داراییەکان، بە تایبەتی شایستەی فەرمانبەران کە ماوەی 3 مانگە موچیان وەرنەگرتووە و لە ساڵەکانی پێشوویدا چەند مانگێک موچیان وەرنەگرتووە و ئەو موچانەشی کە وەریان گرتووە چارەکە موچە بوون کە بەشی پێداویستی ژیانیان ناکە و وەزعی ئابووری لە هەرێمە بەرەو قەیرانێکی ناڕەحەت و دژوارە ڕوا. بۆیە زەڕورە ئێوە مەسئولیەتی قانونی و ئەخلاقی خۆتان لە بەرامبەر خەڵکی کوردستانە جێبەجێ بکەن بەوەی شایستە داراییەکانی فەرمانبەران، چونکە دوجار نابێ فەرمانبەر ببێتە قوربانی نێوان هێزە سیاسیەکان و ئەو گرفتانەی کە هێزە سیاسیەکان یا سیاسیەکان دروستەکەن. لە بەشێکی تری داخوازیەکانماندا باسمان لەوە کرد کە جوتیارانی هەرێمی کوردستان لە ساڵی 2014ەوە گەرمیان تەسلیم کردووە، بەڵام بڕێکی کەم پارەیان بەدەست گەیشتووە، بۆیە زەڕورە ئەو پارەیە ڕادەستی جوتیاران بکرێت. ئاماژەیان بەوەدا کە ئەو پارانە هەمووی تەرخان کراوە لەلایەن وەزارەتی تیجارەوەیە. باسی وردەکاری ئەو بابەتەمان ڕاستەوخۆ لەگەڵ کرد کە ئەوە ڕاستە تەخسیس کراوەواتە تایبەت کراوە پارەکە بە وەکو بڕیاردراوە، بەڵام زەڕورە تەمیل بکرێ و بدرێتە جوتیاران، چونکە ئەوەی ئێمە هەستی پێەکەین ئەو پارانە جۆرێک لە مماتەڵەیە کەم تەرخەمیتیان پێێت. بەڕێزیان ئاماژەیان بەوە کرد کە وعدیدا خۆی متابعەیەکی دقیقی بکاتەوە ئەو پارانە بە زووترین کات بگاتە دەستی جوتیاران بە وەجەبات. سەبارەت بە پارەی فەرمانبەران، باش تەدقیقکردنی ئەو دوو وەزارەتە کە ئەم تەدقیقە بۆ ئەنجامی ئەوەیە کە بتوانن بە بەردەوام موچەی فەرمانبەران بن و پێویستی بە تەدقیق هەیە لەبەرەوەی بزانن فەرمانبەری حەقیقی و فەرمانبەری ناحەقیقی جیابکەنەوە لە یەک تاوەکو، بزانن ئەو مەسئولیاتەی لەسەر ئەوانەوە ئەوەی لەناو چوارچێوەی موازنەی ئیتحادیە هاتووە، ئەو ژمارانەی کە لەناو موازنە هاتووە جیاوازێکی زۆری هەیە لەو ژمارەی کەوا هەرێمی کوردستان کە نابێتی بۆ حکوومەتی ئیتحادی. داوای ئەومان لێ کرد کە بەڵێنێک لەو بارەیەوە بدا، بەڵێنی دا دوای تەدقیقکردن بە زووترین کاتە و پارەیە بنێرێتە هەرێمی کوردستان، بەڵام بەپێی ئالیەتێک کە ئەو ئالیەتەش وابێ فەرمانبەران ڕاستەوخۆ ئیسفادە بکەن لە پارەکانیان و پارەکانیان وەربگرن. بەڵام لە ڕاستیدا نەچوینە و تەفسیلاتەی ئایا ئەمە موچەی تەواوە یاخود لە سەدا چەندی موچەکەیە و ئایا لە ڕاستیە حەزمان بەوە نەکرد کە ئێمە ببینە بەشێک لە کێشە ئایا پارەکە ڕادەستی فەرمانبەرانەکرێ یا وەزارەتەکانەکرێ یاخود دەدرێتە دەست حکوومەتی هەرێم، بەڵام هەموو لاداکۆکی ئەوەیانە کرد کە ئەو پارانە ڕاستەوخۆ فەرمانبەران ئیسفادەی لێ بکەنەوە بدرێتە دەست فەرمانبەران و ئەوە تەرحی بەڕێز عەبادی بوو کە ئەو هەوڵێکەدا و ئالیەتێکە دۆزێتەوە کە ئەو پارەیە ڕاستەوخۆ فەرمانبەران سوودی لێ ببینن. لە تەوەرەیەکی ترا باسی کێشەکانی ناوچە جێناکۆکەکان کرا کە لە ئێستادا دوای 16 ئۆکتۆبەر کێشە و ئاڵۆزیەک لەو ناوچانە دروست بوون کە ئەبێ چارەسەر بکرێن، چونکە بۆ ئایندەی هەڵبژاردنەکان زەرەری گشتی لە هەموو لایەکەدا وعدیاندا کە ئەو کێشانە چارەسەر بکەن و لەوەش زیاتر پێداگریە کرد کە ئەو ناوچانە تا ئێستا ئەگەر بە شێوەیەک لە شێوەکان ئیدارە درابێ لەلایەن هەندێک لە هێزی سەربازی وانەوە، دڵنیاتانەکەمەوە کابێ ئەو ناوچانە بە مشتەرەک ئیدارە بدرێن و بە شێوەیەکی هاوبەش لەگەڵ ئەو خەڵکەی کە نیشتەجێ ئەوێن ئیدارەی ئەو ناوچانە بدەن. لە بەشێکی تری دیدارەکەمانە باسمان لە هەڵبژاردنەکانی عێراق کرد کە زەڕورە زەمینە سازیەکی گونجاو بکرێ بۆ ئەوەی هەمووان لە کەشێکی ئارامدا ئەو هەڵبژاردنە جێبەجێکەن و داخوازی هەموو لایەنەکان لەسەر هەڵبژاردنەکان بە شێوەیەک دیدە بگیرێ بۆیە بتوانین هەڵبژاردنێکی بێگەرد و خەوش بکرێت. لە هەمان کاتە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانیش بە شێوەیەکی وابێ کە بتوانین نوێنەری ڕاستەقینەی خەڵکی کوردستان چ بۆ پەرلەمانی فیدراڵ یا بۆ پەرلەمانی هەرێمی کوردستان
کاندید بن و هەڵبژێرن. بەڵێ سوپاس دەکەم لە سەبارەت بە موچەی فەرمانبەران دەمەوێت زیاتر لەسەری بوەسینکەوەی بەنسبەت خەڵکی کوردستانەوە زۆر گرینگە ئێوە لەم دانیشتن لەگەڵ عەبادی دڵنیاییتان وەرگرت کە دوای بەم زوانە موچەی ئەم دوو وەزارەتە بنێدرێت کە ئێستا لە ژێر وردبینیدان وەزارەتی پەروەردە و تەندروستی هیچ وادەیەک دیاریکراوە اینجا بە وەزارەتەکانی تر دڵنیاییتان وەرگرت کە ئەوانیش بەم زوانە وردبینیان بۆ بکرێەوە ئەم موچێ بۆ خەڵکی کوردستان بنێدرێت؟ دوا بە دوای دانیشتنەکەی ئێمە کۆتایی هەر ئێمە داوایەکمان ئاراستەی کرد کە ئێمە چه ئیتمینانێک وەرگرین لەوەی ئەم وردبینیە درێژە ناکێشێت چونکە وردبینی ئەو وەزارەتانە زۆری ئەوێ یەک تا وەزارەتەکان تەواوە بن لەوە چه فترەیەکی زۆری بێ. دوا بە دوای ئێمە بەیاننامەیەکی دەرکردبوو ئەنجومەنی وەزیران کە بە تەواوی معنا پێشوازی لە وەفدەکە کردبوو و بە تەواوی معنا خۆی ملزەم کردووە بەوەی لە زووترین کاتا موچەی فەرمانبەران ئەنێرێ دوای ئەوەی تەدقیقەکە تەواو بێ و بە تەواوبوونی تەدقیقی ئەم دوانە تەدقیقی وەزارەتەکانی دیکە دەست پێکە و سەرجەم وەزارەتەکانی هەرێمەگرێتەوە حتا باسییان لەوە کرد کە خانەنشین باز لەوە کرد کە ئیلتیزاماتی خانەنشین جێبەجێکەن و سەبارەت بە بابەتێکی زۆر گرنگ کە مەسئلەی پێشمەرگە بوو مناقەشەیەکی زۆر دوور و درێژمان لەگەڵ کرد کە ڕاستەوخۆ من باسی ئەوم کرد کە کاتی خۆی ئەمە لە لیژنەی مالی مناقەشەمان بۆ لەگەڵ هەندێک بەرپرسی سەربازی کە بە پێویستیان زانی و هەرێمی کوردستان ژمارەیەکی بەرچاو پێشمەرگەی بێت چونکە ئێمە هێزە سیاسیەکان لە ساڵی پاردا داکۆکی ئەومان کرد کە 100,000 پێشمەرگەی فعلی بۆ هەرێمی کوردستان بنووسێ. حتا لەم دانیشتنەدا باسمان لە 100 تا 120,000 پێشمەرگە چونکە منطقەی ئێمە منطقەیەکی شاخاویە پێویستی بە ژمارەیەک پێشمەرگەی زۆر هەیە. حتا ئەو باسی لەوە کرد کە ئەو بڕەپارەی کاتی خۆی تەرخان کراوە خلافێکە بوو لە بینی من و بەڕێز عەبادیا کە ئەو 31 ملیار تەرخان کراوە من وتم دەخێر لە 6 مانگی یەکەمی ساڵی 2015 37 ملیار دابین کراوە و ئەو بڕەپارە بەشی پێشمەرگە ڕاستەقینەکانی ئێمە ناکا. داکۆکی ئەوەمانە کرد کە پێشمەرگەی ڕاستەقینەی ئێمە زۆر لەوە زۆرترن بۆیە ضرورە شایستەی دارایی بۆ پێشمەرگەوە دوجار بەشێکن لە منزومەی ئەمنی عێراق بۆیە ضرورە حکوومەتی عێراقی و هێزە چەکدارەکانی عێراق بۆ پابەندی هەڵسن کە بەڕێزیان فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراق چۆن سەیری جوندیەکی عێراقیەکە ئاوا سەیری پێشمەرگە بکوە گلەی ئەومان لێکرد کاتی خۆیش ناوی پێشمەرگەی لەبیر چووە دڵنیای کردینەوە کە ئەوە بە سەهوو بووە و عەنقەز نەبووە و دڵنیاتانەکەمەوە من هەرگیز تەزحیە و قوربانی پێشمەرگەم لەبیر ناچێ و لە تەریخی عێراقدا لە سەردەمی منە باسییان نەکرد کە ئەویت لە سەردەمی منە پێشمەرگە و هێزی عێراقی توانیویانە لە یەک سەنگەرا دەژ بە دژمنێکی مشتەرەک بجەنگن بۆیە هەرگیز قوربانیەکانی پێشمەرگەم بیر ناچێ و دڵنیا بن لەوەی شایستەی دارایی پێشمەرگە دیراسەکەم و بە شێوەیەکی گونجاو بۆیان دابینەکەین. بەڵێ کەواتە جگە لەو دوو وەزارەتە پێشمەرگە و خانەنشینانیش چاوەڕێەوە بن کە لە بەغدا و موچیان بۆ بێت دوای وردبینی کردن یاخود باسی وردبینیە کرد باسی وردبینیە کردوتی من کۆمە ینی نەک ئەوەی کەوا کەی دەست پێەکەم وتی من دەستم پێ کردووە لە ئێستادا سەرچاوەکانم دەست پێ کردو موچەکانم بۆ نردوون و ئەو دایرە ئیتحادیانەی کە هەن موچیان بۆ ئەنێرم بە زووترین کات و ئەوەی تەندروستی و تەربیە و باسی وردبینی یەک لە دوای یەکی وەزارەتەکانە کرد بەڵام بە پێی گرنگی بۆ بابەتەکە چونکە لە ڕاستیا ئەو دوو سێکتەرە سێکتەری تەندروستی و سێکتەری پەروەردە دوو سێکتەری گرنگن کە ئەولەویاتی ژیانی دەوڵەتداری و حکوومەتداری و خزمەتگوزاری خەڵک لەو دوو سێکتەرەوە دەست پێکەن بۆیە بەو دوو سێکتەرە دەستمان پێ کردووە و تەواوی سێکتەرەکانی دیکە گرێتەوە واتە وەزارەتەکانی دیکە بە وەزارەتی پێشمەرگەشتەوە. بەڵێ مامۆستا سەبارەت بە مەسەلەی ئایا موچەیە بەردەوام دەبێت یاخود بۆ ماوەیەکی کاتیە اینجا مەسەلەی پاشەکەوت بەڕێز ینی زانیاریتەوە ئەوتان وەرنەگرت کە ئەو سیستەمی پاشەکەوت ئەگەر لە بەغدا و موچە دابین بکە ئەوەی هەرێم هەڵناوەشێتەوە ئەگەر لە بەغدا و موچە بنێدرێت؟ باسمان لەوە کرد کە چ وەزارە بۆ ئەم تەدقیقە ئەوەندەی بکرێت ئەوان وەڵامەکان ئەوە بوو چونکە تەدقیقەکەمان پێویستە بۆ ئەوەی ئێمە تەنها مانگێک و دوو مانگێک نەدەین بە بەردەوامی موچەی فەرمانبەرانی هەرێم دابین بکەین بۆ تەواوی ساڵەکانی لەمە دووە. سەبارەت بەوەی سیستەمی پاشەکەوت حەزمان نەکرد ئەو بابەتە چونکە مەسەکە بە هەندێک قەزایای هەرێم نەچووینە تەفسیلاتی ئەو بابەتەوە هێشتمانەوە بۆ ئەو کاتێک کە وردبینیەکە تەواو بێ و دەزەکرێت بە دانوستان لە نێوان وەزارەتی پەروەردە یان نوێنەرانی وەزارەتی پەروەردە و وەزارەتی
تەندروستی و نوێنەری وەزارەتی پلانی هەرێمی کوردستان لەگەڵ ئەو کەسانەی کە دیاری کراون وەک لیژنە لە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی ئیتیحادی بۆ تاوتۆکردنی ئەو بابەتە تاوەکو بەزیترین کادە و تەدقیقەتەوە. بەڵێ بەس مامۆستا ئێستا حکوومەتی عێراقی بۆ وردبینی مامەڵە لەگەڵ حکوومەتی هەرێم دەکە یاخود لەگەڵ وەزارەتەکان مامەڵەکەی چۆنە بۆ وردبینی اینجا سەبارەت بەوەش کە باز لەوە کراوکە وەزارەتەکان بەشێکن لە حکوومەتی هەرێم وەزارەتەکان بەشێکن لە حکوومەتی هەرێم بۆ هیچ مامەڵە لەگەڵ وەزارەتەکان بکایە مامەڵە لەگەڵ حکوومەتی هەرێما بکە هەردووکی یەک قەزەیە چونکە 2000 وەزارەتەکان بەشێکن لە حکوومەتی هەرێم و ئەوانە پێکهاتەی حکوومەتی هەرێم بۆیە حکوومەتی هەرێم رازی بۆ لەسەر هیچ ئیشکالاتێکی نییە و نابێت هیچ ئیشکالاتێک دروستکەین بۆ ئەو بابەتە چونکە لە ڕاستیا بەڕاشکاوی من مناقەشەی ئەوم لەگەڵ کرد کە لە موازنەی ئیتیحادیە کۆمەڵێک مستەلەحاتی بەکارهێناوە ئەو مستەلەحاتانە ضرور نییە بەکاربهێنن چونکە لەناو چوارچێوەی دەستورە ئێمە ناومان بە هەرێمی کوردستان هاتووە لە موازنەی ئیتیحادیە دوو مستەلەح بەکار هاتووە ئەو دوو مستەلەحە نەشیاون بەکارهێنانیان بە تایبەتی پارێزگاکانی هەرێمی کوردستان یا حکوومەتی پارێزگاکانی هەرێمی کوردستان بەڕاشکاوی پێم بدەوانە مخالفەی دەستورین سەبارەت بە مامەڵەکردنی دیوانی ڕقابەی مالی لەگەڵ دیوانی ڕقابەی پارێزگاکان کە ئەو گونجاو نییە چونکە لە موازنەکانی پێشوا بە هیچ شێوەیە ئەم بابەتە نەبووە باسییان لەوە کرد من چ مامەڵە بکەم لەگەڵ پارێزگا چ مامەڵە بکەم لەگەڵ وەزارەت مامەڵەکردنە لەگەڵ هەرێمی کوردستان بە هەموو مؤسساتیۆ هیچ مەبەستێکم نییە ئەوەی کەوا کانسڵی حکوومەتی هەرێم بکەم حکوومەتی هەرێم و هەرێم مەسئلەیەکی دەستوریە من پێش هەموو کەسێکە بێ پابەند بن بە دەستورە و پابەندی خۆم ڕاگەێنم و سەقفی دەستور ئەو سەقفەیە کە هەمومان لە ژێریا کۆبینەوە. بەڵێ باس لەوە دەکرێت کە عەبادی داوایان لە بەڕێستان کردووە ببن بە ئەندامی ئەو لیژنەی کە بۆ وردبینی پێک دەهێنرێت شتێکی وها بووە و ئێوە چۆن مامەڵە لەگەڵ ئەم داواکاری سەرۆک وەزیرانی عێراق دەکەن کە داوای کردو ببنە بە ئەندامی ئەو لیژنەیە؟ طبعا حیدەر عەبادی دەزانێت ماوەیەک بەیەکەوە ئیشمان کردووە لە لیژنەی مالیە بە تایبەتی کە من لە ئێستادا بڕیاردەری لیژنەی داراییم پێشنیاری ئەوەی کرد کە من وەکو کەسێک کە نوێنەرایەتی خەڵکی کوردستانەکەم لەو لیژنەی تەدقیقا بەشداری بکەم بۆ ئەوەی لە وردەکاریەکان هەم ئاگادار بم هەم بتوانم نوێنەرانی کورد ئەو نوێنەرانی کە لە پەرلەمانی ئیتیحادین ئاگاداریان بکەمەوە لەوەی کە بابەتەکە ڕۆژەکە بەچە ئاقارێگەڕوە بۆی ئەمە بۆ زیاتر تاکیدکردنی ئەوەیە کە لەگەڵ ئەو نوێنەرانی لە هەرێمی کوردستانەوە هەیە بە شەراکەت لەگەڵ ئەو نوێنەرانی لە حکوومەتی ئیتیحادیان جا لەسەر ئاسی وەزیرەکان بێ یا لەسەر ئاسی پەرلەمانتاران بێ ئەوە من نوێنەرایەتی ئەو بەڕێزانەکەم وەک نوێنەری پەرلەمانتاران و 2000 کاتە نوێنەری خەڵکی کوردستان کە لە ناو سوڵتەی ئیتیحادیایە بۆیە ئەو پێشنیارەی کرد بەڕێز عەبادی تاوەکو مشارەکە و هەچ هاوکاریەک و هەست تەدقیقێک کرێ من ئاگاداری بم. بەڵێ یعنی ئێوە وەڵامی داواکاریەکەتان داوەتەوە کە ببن بە ئەندام ئەم داواکاریەتان قبوڵ کردووە یاخود سوودەکەی چێ بۆ خەڵکی کوردستان کە نوێنەری کورد زۆر لەم لیژنەیەدا هەبێت؟ ضرورە نوێنەری کورد زۆر لەو لیژنەیەدا هەبێت چونکە ئێمە تا زۆرتر بین لەو لیژنەیە زیاتر دەتوانین مافەکانی خەڵکی کوردستان و فەرمانبەران بچەسپێنین و داکۆچی تەواو لە تەواوی ئەوانەی کە ناویان دێ لە تۆمانی بایۆمەتریە ئەوانەی کە وەزارەتەکان ئەینێرن بە ئەمانەتەوە دیفاعی لێەکەین لە هەر وەزارەتێک بن لە وەزارەتی تەندروستی بن لە وەزارەتی پەروەردە بن لە وەزارەتی پێشمەرگە بن ئەوانە 2000 ڕۆڵەی ئەو نەتەوەیەن ئەوانە 2000 فەرمانبەرن لە وڵاتە خزمەتیان کردووە ئەوانە 2000 خەڵکێکن پێویستە ڕەچاوی بەرژەوەندەکانیان بکرێ پێویستە کەس نان بڕاو نەکرێت لەبەرەوەی دڵنیایی ئەدەمە خەڵکی کوردستان هەر کەس ناوی لەو لیستانە بێت کە ئەنێرێتە بەغداد من بە تەواوی معنا پشتگیری لێ بکەم و بە تەواوی معنا دیفاع لەوە بکەم بەبێ ئەوەی جیاوازی لەگەڵ هیچ لایەن و توێژ و کەسێکا بکەم چونکە من لە ماوەی ڕابردوودا لە ڕاستیە وەک نوێنەری خەڵکی کوردستان جیالەوەی کە من سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیم وەک نوێنەری خەڵکی کوردستان ماوەڵم لەگەڵ تەواوی کەیسەکانە کردووە دەکرێت لە هێزە سیاسیەکان ئەوانەی کە لە فراکسیۆنەکان لە بەغدا پرسیاری ئەویان لێ بکرێت هیچ جۆرە لایەنگیریەکەم بۆ هیچ لایەنێک نەبووە و تەنها
نوێنەرایەتێکی ڕاستەقینەی خەڵکی کوردستان جێبەجێ بەڵێ زۆر باش سەبارەت بە کارەکانی ئەو لیژنەیە لەمە دوای لیژنەکە بەرفراوانتر دەکرێت ئەوەی کە بەڕێز تێدا ئەندامی لەسەر ئاستی هەموو وەزارەتەکان دەبێت چۆن دەبێت بەرچاوڕوونیەکەیە یاخود ئەم بولبینەیە کە دەکرێت پشت بە زانیارەکانی حکوومەتی عێراقی دەبەسترێت یاخود پشت بە و تۆمارە بایۆمەتریە دەبەسترێت کە حکوومەتی هەرێمی کوردستان کردوویەتی حکوومەتی اتحادی دەوا لە وەزارەتێکی معنیەکە کە ناوی فەرمانبەرانیە وەزارەتەی بۆ بنێرێ 2000 ئەو ناوانەی کە لە بەغدا هەیە و دوارەی لە بەغدا هەیە نوێنەرانی ئەنجومەنی وەزیران ئەوانەی بەشدارن لە ئەو وردبینیە ئەیێنن کۆبنەوەکان بەردەوام ئەبێ وەکو چاودێرێکی پەرلەمانی بە نوێنەراتی هاوڕێیانم پەرلەمانتاری تەواوی فراکسیۆنەکان بەبێ هیچ جیاوازیەک ئەو نوێنەراتی لە ئەسۆگرم وە ئەو توانایی کە و ئەو هێز و ئیمکاناتی لەبەردەستمایە ئەی خەمە خزمەت نوێنەرانی کورد کە لە وەزارەتەکانی هەرێمەوە دێن بە تەواوی معنا پشتگیری لە خەڵکی کوردستان و فەرمانبەرانی خەڵکی کوردستانە. بەڵێ زۆر باشە بەس مامۆستا سەبارەت بە بەڵێنەکەی عەبادیەوەی کە بەڵێنی بێوەدا بوو مەسەن دوای وردبینی موچەی وەزارەتی پەروەردە و تەنووسی وەزارەتەکانی تریش بنێرێ بە خانەنشینی و بە پێشمەرگەش بەڵام زۆر جار عەبادی پێشتر ئەم قسانەی کردو پێتان وایە ئەم جارە جددیە لە ناردنی موچەوە خەڵکی کوردستان چاوەڕێی ئەوە بکە کە بەم زوانە موچەکانیان بە تەواوەتی بێت لە بەغداوە دوای وردبینیکردن؟ ئەرکی ئاینی ئەخلاقی نەتەوایەتی من ئەوەیە کە نوێنەری خەڵکی کوردستانم تەواوی هەوڵەکانم خەمەگرت تا ئێستا کەم تەرخەمیمان لەو هەوڵانە نەکردووە و لە کاتی عوتڵەی تەشریعی خۆمانە هاتوونەتەوە تەواممان کردو و داکۆکیمان لە خەڵکی کوردستان کردووە ئەوەی ئەمێنێتەوە ئەو عەدانەیە بە دوواداچوونی بۆ بکەین و ئێمە بە دوواداچوونمان بۆ کردووە و بە دوواداچوونی بۆ بکەین و ئەوەی ئەمڕۆ لەمسم کرد لە بەڕێز دکتۆر حەیدەر عەبادی بەڕاستی جۆرێک لە جددیەتی پێوە دیار بوو و هەستمان ناکرد کە مجاملە بکە هەستمان ناکرد کە ئەوە تەسویف بکە کەوتۆتە سەر ئەوەی ئایا هەرێمی کوردستان تا چه ئەندازەیەک هەماهەنگی حکوومەتی اتحادیەکە بۆ تێپەڕاندن لەو ئەزمەیە ئەو داتانە تا چه ئەندازەیەک بە شێوەی تەندروست ئەنێرێ وەزارەتەکانی حکوومەتی هەرێم بۆیە خوازیارم حکوومەتی هەرێم کاتێک ئەو داتانە ئەنێرن داتایەکی تەندروست بنێرن داتایەکی پڕکڵێشە و پرزانیاری بنێرن بۆ ئەوەی لێرە نەبێتە مایەی نیگەرانی و جۆرێک لە ڕەخنەگرتن ئەوەی ئێمە هەستمان پێکرد بە تەواوی وەفدەکە ئەوەمان بەدیە کرد کە عەبادی جددیە لەو بابەتە و زۆر داکۆکیمان لەو بابەتە کرد و لە ناو بەیاننامەکەی خۆیان کە ئەوە یەکەم جارە من بەیاننامەی بەو شێوەیە ببینم لە بەڕێز حەیدەر عەبادی کە داکۆکی خۆی ئیلزام کە بە جۆرێک لە بابەتی ئاوەها. بەڵێ سوپاس دەکەین مامۆستا ناوبڕێکمانەیە دواتر دەگەڕێنەوە لای بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتەن لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی. گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی. هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە. لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە. لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان. ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا. گروپی کۆمپانیەکانی نوێکار. خوانی بەیانیان لەگەڵ شوکۆلاتەی فەرمەند وزەبەخش و شادی هێنەرە. فەرمەند کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی
ناوچەی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. مامۆستا ئەحمەد گەبگەڕێنەوە لای بەڕێستان. پێشتر بەغداد کۆمەڵێک مەرجی هەبوو بۆ ناردنی موچە لە مەسلەی فڕۆکەخانە و خاڵە سنووریەکان و مەلەفی نەوت. ئەمڕۆ لەگەڵ عەبادی لەگەڵ ئێوە باسی ئەو مەرجانێکدا ئەو مەرجانە وەلانراون لە بەرامبەرەوەی کە بەغداد موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێرێت. ئەومان هەست پێ کرد کە ئەم موچەدانە مەشروط نییە بە نەوت و ڕادەستکردنی نەوت، بەڵام ئەوەی ڕاستی بێ عەبادی بە تەفسیل باسی هەموو داتاکانی هەرێمی کرد پێچوو لە سەرچاوەیەکی زۆر مەوسوقەوە. هەموو چەندێک قەرزارە هەرێم، چەندێک پارەی لە تورکیا وەرگرتووە، هی نەوت هی کامبیلی وەرگرتووە، هیچ شوێنێکی وەرگرتووە، پارەکان لە چ بانکێکی دەرەوە دانراون و ئایا کێ سوودمەند بووە لەم پارانە. سەبارەت بەوەی کەوا نیسبەتی گەندەڵی و فەساد لە ڕاستیە زۆر بە ڕاشکاوانە کۆمەڵێک ڕەخنە و تێبینی هەبوو ببورن ڕەخنە و تێبینی هەبوون، هەموویانی شەرح کرد. اینجا هاتە سەر بابەتی موچە، بۆیە هیچ کام لەوانەی نەکرد بە مەرج بۆ پێدانی موچە، و باسی لە فڕۆکەخانەکان کرد و باسی لە نقاتی گومرگی کرد کە قەناعەتی وا بۆوانە بێ بە مشتەرەکی ئیدارە بدرێن. لە سەردانەکەماندا بۆ لای بەڕێز عەمار حەکیم بە تەفسیلتر باسی ئەم بابەتانەی کرد کەوتی ئەوەی کە لە مەرزەکاندا هەیە و ئەوەی لە فڕۆکەخانەکاندا هەیە هیچ مەنتقێکی تیان نییە کە ئێمە بڵێن خەڵکی کورد نابێت لەوێ بمێنێ، بەڵام ئەوەشی دووپاتە کردەوە کە بەرپرسانی هەرێمی کوردستان کە لە هەموو مەحافلێکە داوای دانوستانەکەن لە ڕاستیە تەنها داواکردنە کە دەینە سەر ئەرزی واقع و ئەڵێن وەرنە پێشەوە باوەکو دانوستانەکە جددی بێ سەبارەت بە فڕۆکەخانەکان ئەوە سوڵتەی تەیرانە نێرین و دەست بەکار بێ لەوێ. ئەوان باسی لەوەی کرد کە هەرێم نایەنە پێشەوە و ئامادە نین فڕۆکەخانەکان تەسلیم بکەن و ئامادە نین مەرزە نێودەوڵەتەکان تەسلیم بکەن، بۆیە داوا کە ئەرکی جەماوەری بێ، جەماوەری کوردستان فشار بکاتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو ئەو دانوستانەی کە باسی ئەکا بە جددی بێ و فڕۆکەخانەکان بە شێوەیەکی فەرمی ڕادەست بکرێ، بەڵام لە هەموو حاڵەتەکانە بە مشتەرەک ئەوان ئیدارە درێن. حتا باسی لە ناوچەی جێناکان کرد، حەیدەر عەبادی باسی لەوە کرد کە تا ئەمڕۆ ئەگەر بە شێوەیەک لە شێوەکان هێزە عەسکەریەکان ئیدارەی ئەو مەنتقانەیان داوە بە هیچ شێوەیە ناکرێ ئەو ئیدارەیە بەردەوام بێ، بۆیە ئەبێ بە مشتەرەک ئیدارەی و ناوچە جێناکۆکانە بکرێ. حتا بەڕێز عەمار حەکیم باسی لەوە کرد کە وتی لە ئێستادا ئێمە داکۆکیەکی تەواو ئەکەین لە نوێنەرە ئەو نوێنەرەی کە ئەبێ کورد بێ ببێتە پارێزگای کەرکووک، ئەمەی دووپات کردەوە کە ئەبێ ئەو نوێنەرەی دەبێتە پارێزگای ئەو کەسەی دەبێتە پارێزگای کەرکووک دەبێت کورد بێ، بەڵام گرفتەکە ئێستا لای ئێمە نییە. هێزە کوردیەکان لە ئێستادا ناگەنە دەرەنجامێکی ئەوەی کەوە خۆیان کەسێک هەڵبژێرن تاوەکو ئێمەش قەزیەکە تێپەڕێنین. ئەگینا ئێمە ئەو ئیستیغلالە ناکەین کاتی خۆی کە ئیستیغلال کراوە لەلایەن ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوە کە ئەویش ئەوە بۆ لە کاتێکا تورکمانەکان نەگەیشتونەتە نەتیجە سەرۆکی ئەنجومەنی پارێزگار دانراوە بۆ کورد، لە هەمان کاتشا پارێزگار کورد بووە. لەگەڵ ئەوەی ئێستا کورد ناگاتە نەتیجەیەوەی کەسێک دانێ بە پارێزگار، بەڵام ئێمە ئیستیغلالیەوە ناکەین کەسێکی عەرەب بکەینە پارێزگا. لە ڕاستیە کوتلەی عەرەبی لەگەڵ کوتلەی تورکمانیا تەوسیەمان کردوون ئەبێ داکۆکی بکەن لەو کەسەی کە دائەنرێت بە پارێزگار و ئەبێ کورد بێ و یەکێک بێ لەو هێزە سیاسییان. بەڵێ مامۆستا ئێوە وەکو خۆتان هەست بەکەم تەرخەمی دەکەن لە ڕاڕەزنەکردنی خاڵە سنووریەکان یاخود بە هاوبەش بەرەو بنێ فڕۆکەخانەکان مەسەلەی نەوت
ینی پێ دوایە خەلەل هەیە لەلایەن هەرێمەوە بۆی کە زوو گفتوگۆی ڕسمی تر دەست پێ بکەوە زوو ئەم کێشەی موچە چارەسەر بکرێت؟ یعنی ئەبێ هەرێم ئەو وەڵامە بداتەوە چونکە من نازانم تا چەند ئەندازەیەک بۆەوەی بەناحەقیش هەرێم تاوانبار نەکەم ئەمە تەرحی ئەوان بوو کە یانوت نایەنە پێشەوە ئامادە نین هەرێم ئەتوانێت ئەوە لەسەر ئەرزی واقع بسەلمێنێ بڵێ فەرموو ئامادەم با سوڵتەی طەیران ئیدارەی مەتاڕات بە و بە وەفدێکی مشتەرک و هاوبەش بێت نقاتی گومرگی ئیدارە با لەبەرەوەی ئەم وەڵامە ئەبێ هەرێمی کوردستان بیداتەوە من حەقی ئەوەم نییە کەوا ئیتیهامی هەرێم بکەم و ناتوانم ئەو قەزیە بکەم بەبێ هیچ بەڵگێ. بەڵێ زۆر باشە بەس سپارەت بە پارەی گەنمی جوتیاران ئەوەی کە بەڕێزت پێشتر باس لێ کرد ئەو شایستە دارایانە کامانن کێستە جوتیاران ماون و عبادی ینی بەڵێندا مەسەلەن چی سەرفکا بۆ جوتیاران بە زووترین کات ئەو شایستانەی کە ماون؟ من لەگەڵ بەڕێز دکتۆر عەبادیا باسم لەوە کرد کە ئێمە زۆرترین پارەمان لە حکوومەتی ئیتیحادی ماوە پارەی 2014 مان ماوە 2015 مان ماوە 2016 مان ماوە بەشێکی کەمی 2017 ماوە ئەگیناوی تری تەسویە کراوە کە ئەمە نزیکەی زیاترە لە 700 ملیارد دینار ئەم پارانەوتی هەمووی تەرخان کراوە بۆ وەزارەتی تیجارە و هەمووی لە سەلاحیەت و پارەکە چووەتە حسابی وەزارەتی تیجارەوە و بەڵێنی ئەوەیدا کە خۆی بە شخصی متابعی بکە و لە بەیاننامەکەی ئیشارەی پێ کردووە کە بە شخصی متابعی ئەو مەلەفەکە و پارەی جوتیاران سەرفەکرێ تەنها لە ڕوویە کۆ نەبێ کە مناقەشەی و بابەتەمان کرد کە لە ساڵی 2015 پێم وایە 1,400,000 تەن گەنم تەسلیم کراوە ئەو باسی لەوەیە کرد کە قسەیەکی فعلەن ئێمە ئەو بابەتە بە هەند وەرەگرین و بە سعری پاڵپشتکرا و بە سعری مەدعوم پارەکەی بۆ سەرفەکەین بەڵام ئەو بڕی کە زیاترە لە قەناعەتی ئەوانە بەوەی کە لەوە بۆ نمونە حیسەی هەنێم لەو 1,400,000 تەنە کە لەو ساڵات تەسلیم کراوە تەنها ملیۆنێکی غیلەیە 400,000ەکەی زیادەیە ئەو 400,000 تەنە بە سعری بازار لیانەکردنەوە پارەکەیان بۆ سەرفەکەن بەڵام بە سعری بازار لیانەکردنەوە. بەڵێ ماوەسە سەبارەت بە دانیشتنەکانتان لەگەڵ سەرۆکی کۆماری عێراق و لەگەڵ سەرۆکی پەرلەمانی عێراقیش هیچ پرۆژەیەکە و یاخود هەست لەگەڵ عەبادیش ئینجاستان بەوە کرد کە ینی بەم زوانە گفتوگۆی دەست پێ بکە کە پێشتر ئامادە نەبوون لەگەڵ حکوومەت هێرێم وتوێش بکەن و ئەمڕۆ و پێشوازی لەکەن بەڵام ئەمڕۆ پێشوازی لە وەفدی ئەو سێلایەنە و ئێوە کردووە. دیارە گۆڕانکاریەک لە هەڵوێستی بەڕێز دکتۆر عەبادی ڕوویدا بوو بەوەی پێشوازی لەو وەفدە سیاسی حیزبیە کرد و بەڕێز سەرۆکۆمارمان بینی زۆر خۆشحاڵ بوو بەوەی وەفدێکی لەو شێوەیە پێکهاتووە و ئەم سەرداناناکە و داخوازی ئەوەی هەبوو زۆرترین کار بمێنینەوە بۆەوەی زۆرترین سەردان بکەین هەموو لایەنە سیاسیەکان بە تەوازن ببینین چه هێزە سونیەکان چه هێزە شیعیەکان و هەر سێ دەسەڵاتی تەنفیزی و هەردوو دەسەڵاتی تەنفیزی سەرۆکایەتی کۆمار و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی پەرلەمان بۆ ئەوەی بتوانین ئەوانەی کەوا بابەتە یاساییەکان و تەشریعەکانن بەڕێز دکتۆر سەلیم جبوریمان بینی و ئەوان زۆر پشتگیری قەزایەکانیان نەکرد و ئەوەی بە ئەوانەکرێت باسییان لەوە کرد لە ڕووی تەشریعەوە هەر شتێک بە ئێمە بکرێت هەمیشە داکۆکیەکەین لەوەی هەموو پێگاتەکانی عێراق ئاسوودە بن و بتوانن لە ڕێگەی تەشریع و بەتایبەتی باسی مەسەلەی موازنە کرا کە ئەو لە ڕاستیە بە شێوەیەک لە شێوەکان ئەتوانرا بە زۆرینە موازنە خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێت بەڵام بەڕێز دکتۆر سەلیم جبوری باسی لەوە کرد بە ئەو مەسەلەیە بە شێوەیەکی ئاڵسکا و تێ نەپەڕێنین ڕاستە ئێمە نەمانهێش نیساب ببێت بەڵام بڕیاریاندا کە ئەو بابەتە نەخرێتە ناو جەدوەلی کارەوە چونکە ڕاستە ئێمە لە دوێنێ نەمانهێشت نیساب دروست بێت بەڵام خۆ ناکرێت تاسەر ناتوانین ئێڵی نیساب دروست بێت بۆیە بەڕێزیان معالەجەیەکی زۆر گونجاویان دۆزیەوە لە ماوەی یەک هەفتەدا هەر هێزێکی سیاسی هەر مەجموعەیەک بۆ ئێمە هێزە کوردستانیەکان بەڵێ بەڵێ لە ئەنجامی ئەو تەرحانەوە حکوومەت بتوانێت تعدیلێک لە موازنەکە بکە چ ئێمە چ برایانی چنە چ نێنەرانی بەسرە و لە هەندێک هێزەکانی دیکە بۆیە ئەم تەرحەی بەڕێز سەلیم جبوری تەرحێکی زۆر گونجاو بوو لە ماوەی هەفتەیەکە کە سەقفی زەمەنیەکەیەتی بتوانێت قانونی موازنە جۆرێک لە عەدیل بکرێت بە ڕەزامەندی حکوومەت و من ئەمڕۆ لە کاتی دانوستانەکەمان لەگەڵ بەڕێز دکتۆر عەبادی
ملاحظەیەکە بوو زۆر گرنگ بوو بەلامەوە کە لە ساڵی پاردا لە موازنەی 2017 پێم وت 3 تریلیۆن و 700 ملیار دانراوە بۆ فەرمانبەرانی هەرێم بەڵام لە ئەم ساڵدا هەمان ژمارە لایەوە هەیە بەڵام کەمتان کردوتە بۆ 2 تریلیۆن و 400 ملیار ئەمە بە چ مقیاسێک کراوە بەڕێز دکتۆر عەبادی باسی لەوە کرد کە من ئاگام لەو ڕقەمە نییە و ئەوە معالەجە ئەکەم چونکە ئەو ڕقەمە نابێتم بکرێتەوە بە هیچ قیاسێکەوە ئەومان لەگەڵ سندوقی نەقدی دەولیا لە هەفتەی پێشوە مناقەشە کرد لەگەڵ برای بەڕێزم کاک مەسعود حەیدەر و هێزە سیاسەکانەوانەی لیژنەی مالی هەستیان بەم کەموکوریە کردووە لە ناو موازنە بۆیە هەمان پشتگیرە بن لە چاکردنەوەی تعویزاتی مۆزەفین واتە موچەی فەرمانبەران لە ناو قانونی موازنەی 2018 بەڵێ سوپاس دەکەم مامۆستا کاتمان کەمەوە چەند پرسیارێکترمان ماوە سوپاس دەکەین سەبارەت بە مەسەلەی سەردانەکانی داهاتوتان چی دەبێ چەند ڕۆژی تر گفتوگۆ و توێشتان دەبێت لەگەڵ لایەنەکانی ترکیە ناوانەیە کە بەنیاز نیەوە لەگەڵیان کۆ ببنەوە لە هەینی و لە ڕۆژانی داهاتوو هەینی لای هەموو کەسێک ڕۆژی پشووە یا ڕۆژی عیبادەتە ئێمە سبەی کۆمەڵێک سەردانی دیکەمان هەیە و ئەو سەردانانە دراوەتە دەست برای بەڕێزن کاک شێخ ئارام کەوا سەردانەکان تەرتیب بکە لە ڕاستی ئێمە هیچ جێڵێکی سوورمان نییە لەسەر هیچ هێزێکی سیاسی و هیچ کەسایەتێکی سیاسی بۆ ئەوە هاتووین وجهەنەزەرێکی ئەم سێ هێزە سیاسیە بەرامبەرەکانمان ڕابگەێنین کە ئێمە ڕوئیای ئێمە بەم شێوەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان ئەو کێشەوەڕاستراوانەی لە نێوان هەرێمی کوردستان و بەغدادا هەیە داکۆچیکردنی ئەوەڵ و ئەخیرمان ئەوەیە کە نابێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە فەرمانبەر و غەیر فەرمانبەرەوە ببنە قوربانی کێشە ئاڵۆزەکانی نێوان هێزە سیاسیەکان کە لە ئێستادا هەندێک گرفت و کێشە دروست کراوە یا بوونەتە هۆی دروستبوونی بۆیە لە سبەینیان محاولەکەین تەوازونێک لە سەردانەکانمانە چۆن ئەمڕۆ دەسەڵاتی تەشریعی تەنفیزیمان بینیوە هێزە سیاسەکان بەڕێز عەمار حەکیم لە هەمان کاتاکە ڕۆڵی حکمێ و کەسێکی نزیک و دۆستێکی خەڵکی کوردستانە سەرۆکی تەحالوفی وەتەن بەڵێ و لە سبەینیا هەوڵەدەین هەندێک لە هێزە سونیەکان ببین بەڵێ و ئەو هێزانەی دیکە کە دەسەڵات و نفوزیان هەیە لە بەڵێ ئێماوەستا دوا پرسیارم باز لەوە دەکرێت کە ئەم سەردانەیە وەژۆکو وەفدی و سێلایەنە جیاوازی نیە لەگەڵ سەردانەکانی یەکێتی و پارتی بۆ ڕابردوو ئایا چ سوودێکی بۆ خەڵکی کوردستانە هینجایە هیچ دەستکەوتێکی حیزبی بۆ ئەم سێلایەنە تێدایە سوپاس دەکەین لەگە بە دوا پرسیارمان بێت بەڵێ پرسیارەکەمەوە بوو دوا پرسیارمە سەبارەت بەوەی کە هەندێک دەڵێن ئەم سەردانەش جیاوازی نیە وەکو سەردانەکانی یەکێتی و پارتی ئایا هیچ دەستکەوتێکی حیزبی بۆ سێلایەنە تێدا یاخود سوودی بۆ خەڵکی کوردستان چیە ئەم سەردانێک ئەو سەردانەی کە ئێوە ئەنجامتان داوە لە داهاتووش ئەنجامی دەدەن ئێمە قەناعەتمان وایە ئەبێ هەموو هێزە سیاسیەکانی کوردستان جیاواز لە بیرکردنەوەمان جیاواز لە بوونمان لە ناو حکوومەت لە دەرەوەی حکوومەت مادەم ئێمە قەناعەتمان بەوە هەیە لە دەرەوەی حکوومەتی هەرێم بین بەس دوجار هەمومان بۆ خزمەتی خەڵکی کوردستانە بەکار بکەین ئەم ئایدیایە ئەم فکرەی کە ئەبێ ئیشی لەسەر بکەین هەمومان ئەبێ بۆ ڕۆحەوە ئیش بکەین کەوا ڕاستە ئێمە ڕەخنەمان لە یەکتر هەیە بەڵام دوجار هەموو ڕەخنەکانمان بە ئاڕاستەیەوە بێ کە خزمەت بە خەڵکی کوردستان بکەین و هەمومان داکۆکی لە خەڵکی کوردستان بکەین و شایستەی دارایی خەڵکی کوردستان لە چوارچێوەی دەستورا ئەو مافانەی کە هەمانە بە هەمومانەوە داکۆکی لێ بکەین ئەمجا ئەو هێزانە بن لە ناو حکوومەتی هەرێمان یا ئەو هێزان لە دەرەوەی حکوومەتی هەرێمان هێزە دەسەڵاتدارەکان بن یا هێزە ئۆپۆزیسیۆنەکان بن جیاواز لەوەی کە هەر ڕەخنەیەکمان لە یەکتر هەیە پێویستە ئەو ڕەخنانە وەلا بنین بەڵام هەدەفێک و ئامانجێکی تایبەتیمان هەبێ کەویش خزمەتی خەڵکی کوردستان هیچ دەستکەوتێکی حیزبیتان نیە لەم سەردانانەدا وەڵاهی ئامانجی سەفەرەکەمان و ئەوە جیندەی دیاریمان کردووە زۆر وازە خستومانتە بەردیدی هەموو هاوڵاتیان و ئەتوانن لە ڕێگەی بەیاننامەکان لە ڕێگەی ئەعلامی عەربی ئەوەی بۆی ئەعلام وتومانە لە ڕاستیان ئەوەیە جان لەوەی کە ئێمە مادەم خەڵکی کوردستان خۆمان بە وازای خزمەتی بکەین تەنها لەوانەیە بەرژەوەندیەکەی ئێمە سوودەکەی ئێمە ئەوە بێت کە خەڵکی کوردستان
ئەگەر دەستکەوتێکمان هەبوو زیاتر متمانیان بەم هێزانە هەبێ و بتوانین لە ڕێگەی ئەمانەوە نوێنەری ڕاستەقینەی خۆیان دیاری. بەڵێ زۆر سوپاس بۆ مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی عێراق و ئەندامی وەفدی هاوبەشی کۆمەڵ و گۆڕان و هاوپەیمانی لە بەغداد. سوپاس بۆ بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.